کاروانی کۆبوونەوە ئاگشتەکانی کۆمەڵی ئیسلامی گەشتە سلێمانی و با کۆبوونەوەی ئەنجومەنی 11 و 12 خوشکان و لقی سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کۆبوونەوەکان دەستی پێکرد. بەرپرسی مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامیش با گەشتبینیەوە باز لە دەستپێکردنی کۆبوونەوە ئاگشتەکانی سنووری مەڵبەندەکەی دەکات و دەڵێت هەموو ئامادەکاریەکیان کردووە تا زۆرترین ئەندام بەشداری کۆبوونەوەکان بکەن. بنای خۆی گەورە و میهرەبان، دیارە ئەمڕۆ کۆبوونەوە گشتیەکان لە سنووری مەڵبەند سلێمانی دەست بەکار بوو. لژنەی باڵا لە ئەمڕۆدا ناوە بۆ چەند ڕۆژێک کە ئۆرگانەکانی سنووری مەڵبەند ئەنجام بن. سواز بەخوا ڕێژەیەکی باش بڕیاریان داوە کە بەشداری کۆبوونەوە گشتیەکان بکەن و لێرەوە نوێنەرانی خۆیان هەڵبژێرن بۆ بەشداری لە کۆنفرانسی ناوچەیی سنووری مەڵبەندی سلێمانی. جگە لە ئەنجومەنەکان دیارە کۆمەڵی ئۆرگان لە سنووری مەڵبەندایە. ئێمە جامان کردوونەتەوە کە بە ئەنجومەنەکان و ئۆرگانەکانی تری سنووری مەڵبەند نزیکی 36 ئۆرگانە کە بەشداری نوێنەرایەتی هەڵبژێرن لە سەرجەم ئۆرگانەکانی وەکو ئەنجومەنەکان یاسایی، ئەندازیار، کارمەندەکان، هەموو ئۆرگانەی لە سنووری سلێمانیان. ئەندامێکی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی دەستپێکی کۆبوونەوە گشتەکانی مەڵبەندی سلێمانی بە خوشکان بە مانای گرنگی پێدان بە ئافرەتان لە نێو کۆمەڵ دەزانێت. دیارە ئەمڕۆژ وەکو مەڵبەندی سلێمانی یەکەم کۆبوونەوە ئەنجام درا بە خوشکان دەستی پێکڕم جێگای دڵخۆشیە و جێگای دەستخۆشیە بەڕاستی کە دیارە گرنگێکی تایبەتیە بۆ خوشکان بۆی بە خوشکان دەستکرا بە ئیشوکارەکانیان. سپاس خۆی گەوراکەین کە ئەم دەرفەتیدا بتوانین لە خزمەت خوشکانی خۆمان نبین، خزمەتبرانی خۆمان نبین کە پێمان وایە کاری کۆمەڵی ئیسلامی کار و پێشنی سەحوی ئیسلامی تیابێت و وەر شوێنێک کە خزمەتی کۆمەلگای تیابێت بەڕاستی خزمەتکردنی کۆمەلگا هەرخوای گەورە قورئانی پیرۆز ئیشارەتی پێداوە کە ئەم دینە بۆ خزمەتکردنی کۆمەلگا و پێرەبەشتوونی کۆمەلگایە لەبەر جێگای دڵخۆشەکە ئێمە بتوانین لەم خزمەتکردنی مسلمانان و کۆمەڵی ئیسلامی کە کار و ڕۆڵی خۆمان ببینین هاوکار بین بۆ سەرخستنی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی. بەرپرس و ئەندامانی ئەنجومەنەکانی خوشکان دڵخۆشی خۆیان با پرۆسەکە و ئومێدیان با کۆمەڵی ئیسلامی دووپات دەکەنەوە. وڵا ئێمە کۆمەڵی ئیسلامی زۆر ئومێدێکی باشمان پێێتی کە ئینشاڵا کۆنگرەیەکی سەرکەوتوو بێ و هەروەها جێی تموحی ئەندامان و زائیدەن خەڵکی تر بێ. چکم ڕابردووی شارەدا کە کۆمەڵی ئیسلامی زۆر دڵسۆزی خاک و گەل و میلەتەکەی خۆیەتی زۆر دڵسۆزی دینی ئیسلامە زۆر ئومێدمان پێێتی. دڵخۆشین بە کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی یەکێکە لە حیزبە پێشکەوتەکانی کوردستان سازش لە مەبدەئەکانی ناکات. سپاس بۆ خوای گەورە کۆنگرەیەکی باش بەڕێوەچی ئینشاءالله کۆنفرانسەکان سەرکەوتووە بێت. زیاتر لە 2000 ئەندامی کۆمەڵ لە سنووری مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەتوانن بەشداری کۆبوونەوە گشتەکانی ئامادەکاری کۆنگرەی چوارەم بکەن و نوێنەری خۆیان بۆ کۆنفرانسا ناوچەیەکان دیاری بکەن تا پێش کۆتایی ئەم ساڵ کۆنگرەی چوارەمی کۆمەڵ گرێ بدرێت. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.